نازانم چ بکەم ئەتو بەم دەوێت چ بکەین باش ئەو دەبێت مارەمان سەرەوە بن کرد کاکەەوە هارتە چێشە ئاسمان خۆتی دات دەبی چێوە چوبی حەکوت لەم دەپرسی چێوە چووی ئەتو خێزانی خۆتاگە ئەتو نەزانم سوان بەحیاتی ماری بەجی نێشتە کاگەیشتەوەی باری بەجبێلی کورە تۆ ژنە کەرچی منی نەما ناوەڵڵا باشە سعدی دەبینە شتە مارە جیرانە چ کاکە ئەرە بابە جیرانی چ حالی چ بەحیاتی فێرەوە نییە ئەگە بچینێ سعاتێک دەچی دێتەوە بەس ئەوە 100 تەلەفۆنە لێ بکەمە جواب ناداتەوە دوایە کاچی من ئارامیش لەگە خۆی بردیە هەدی والله قسەشکم عاجز نابی فەرموو ئی باشە کاکە شان و شەوکەتی تو وەڵڵەهی ئی دوژنان نەبوو ئەتو لۆ سەری نێشە پەڕۆت تێ ئاران ڕاستی چ بوو دیسان دەبی نست بکەن دەهامی دام ڕاو ئەم دەست تەماشای شۆری دەکەم زەم جانتایەکە لێرە بمایە چونکە ئەوە نییە ئەگەر زیز ببیتی نییە ئەشیاومە شای دەبات لەگە خۆ جلو بەش بزانم مایە تو لێ دەبەوە هات قڕاوت مندان بەسەری سعدی والله سەر نەدێشە بەلاش پەڕۆت تێ ئاران کورە کاکە ئەگەر ڕۆیشت جانتای لەگە خۆ بردە خۆ بەتەمانێ بێجان تا چوو بیتن قارەمان ژن عادەتیان پت و بزگور بزنە ئەوەی لێدی سام ڕوویدا دەوەس کورە جلو بەرجی ئەو کوڕی هیچ لەوێ نەمای هەمی لەگە خۆ بردیە ئارامی هەدی کەواتە چتە جێکی بادەم زیز بووە تەلەفۆنش دێ کورە 100 تەلەفۆنی لەو بکەم کاکە 100 تەلەفۆنی لەو بکەم کاکە لەگەڵی دەرم بە. هەدی چاوەکەم ژن نابی لەگەی ڕاقبی کاکە والله ڕق نیمە تەلەفۆنی جواب ناداتەوە ئەمنی تو لێ بکە کاچی منە تو لێ بکە کاکە ئیتر جواب ناداتەوە باوەڕ بکە جواب ناداتەوە بابە جواب ناداتەوە توت کاکە قارەمانی ئامۆزام لەو مشکلی نەجات بدە کاکە بردم ئەو مشکلێت ئومە متعیدەش چارەسەر نابیت بەخۆ لە خۆت کردن نۆ ڕێزکانی ئێ کاکە ئێک دەقە ژن هەنە دەینا بەری ئێ کورە دینی محەممەد بە ئاشکرا خۆشە ئێدە بە ئاشکرا بتی نابایە کورە برامە تۆ دەزانی پێم نەگوتیە کورە ئەوەلی زۆر تاقیب کردەوە بردم هەندی نییە قسەی خۆشی لۆ بکەم ئاڵتۆنی لۆ بکڕم دەمگوت ئەگە پیاژنی بینی پێویستە بە شەرعی بەڕێک پێشی دێنی تسایە ئەمە وەتکمان سەلامی ئێستا و ئەلێرە نییە کورە ئافرەت نەرمونیاترەوە چی پیاوی نییە دوو قسەی خۆش لێ بکرد بە دوو پارچە زێڕ لێ بکرد بە کورە دوو پیاسە و گەشت و سێران پێ بکرد بە ڕازی دەبوو بە ئاشکرا بتنە بە سەرێ خۆت و ئیمنیش نەدەهێشان کورە تۆ درێ قسەی بتیراگەم بە کوردی قسەی دەکەم کورە درێ مردم هەندی ئاتووری لۆ بکڕم کورە مردم هەندی بی بە پیاسە ئەیلات پارەگ نەما شانە دەر نەما لەو سەری هەتا ئەو سەری دار بە دارەمە دەناسیتن هەرچی داری نییە سامی پارچی سامی عەبدوڕەحمانی نییە سعدی قالم تێک دوور دێژ مێخەوە ئێستا دگاسی من نەکردیا دیوار هەیە چۆلەکە کاڵی سەسەقام جریک ئەم دەناسن هەناری دەناسن دار نەمایە لە بنی دانەنیشت نییە قسەی گەورەی لۆ نەکەم کافتریان نەمای لێ دانەنیشت نییە بڕمەی لێ نەخۆی کورە تو بەڕاستیتە تۆ دەزانێ من هەروانیە لەو گۆرە چمە ژنم بەدەزیینە کورە زۆر هەوڵم دا بەس کاکە هەمیش گوتی ئەوەی ژنی دووەم بینیتی نییە جێی ناتەوە نەو عایلەیمە دەزان فکر دەست دەکەمەوە ئەو چەند مەسەرانەیە تو لە بۆم بۆ دەرسەشی باش هەدی دەزانیت چیا باز مەکە چیە سعدی ئەو ماڵەکەتم بەجێ هێشت چاوەڕێ بەربوونی کاکم دەکەم لەگەڵ بەربوونی تۆڵە لێ دەکەمەوە مارێ دەهامی قوڕە بە سەریدی تۆڵە لێ دەکەمەوە ئێستا چ بکەین هەستە کورە چ بکەین هەستا هەتا کار لە کار مەترازە با خۆ بگەین کەباردان دەرم تەلەفۆنە چ لە بۆ ناکەی پێی بدێ هەندە چەند مەسەلانی تێ ڕابیە شاعر بەسە دریام های لێ دەدەوت چییە ئەلۆ هەنار دایکەکەم کوی وەزعت کووە ئەحوالت کووە ئەرێ ئەتو لە چیە تۆ ئەمارەت بەجێهێشتیە ئەم میوانی تومە ئینە دەبایە بڕۆی نەدەبایە بڕۆی وەنیە نا وەنیە نا ئەتو بەم شتە چۆن خۆش باوەڕ مەبە لە من ڕابزانە وەنیە باشە ئەتو بێخەم بە ئەمن کە دەرم وەنیە وەنیە ئەمن دەمە کەفیل ئەمن دێم ئەمن هەرچی هەبوو عایدی من باشە
قەپاتی کرد باشە آخر لۆ ژنم بەسەری هینە آخر گوناح نییە تەلەفۆی لەسەر تۆ قەپات بکاتن دەزانیت چا؟ پیاوەکی پیاوانە سعدی بام بەرعەمەدی دیگو شاخشم بەژم کێشن یعنی ژنی بەژنی تەبێکن ئەشەنە بلا توش تەبێت بزانە ئاخیرە توش هاتە سەر قسەی هات بەسەر قسەی تۆ. ئێش بەسیستا چ بکەین دەهام لە سزنی جارە دەهامیش کلیلی دایت ئێستا دەهامیش زانیتی قورمان بەسەری هەستا قالم تێک چوو ئەخ چ بکەین تو فکرەشی بکەوە ڕاوەستی هەستا بە پێشم بکەوە فکرە کولو هات بە پێشم بکەوە اتو بيبلي اتو سلمو حياة بخوني ها اشتم باشا مالا ودان اتو دتي بهمو عقلي خود ها خاني لمن دستي بابي دربيني ها ولا كاكا و بروجي برايمن ولا بروجي جوريا ولا بروجي ماغو صادنيا ايه ماغو صادن ولا ما قلت كل اشتم كان ما اقول لا دسيني بابا كي بابا اتو نابي فيلا بابتك ها لو بابا مستديالة من دالم داخل لو ديالم دنيا دشيا كاكا دربا اما اتو يشي اتو سمكة اتو جزم ودخل توا اتو ساختتي ديالا دمو تساو ساختتي ديالا كاكا بامو تبقيتم اما تبقيتم اما قصة لقى لا يدك كم ايه كاكا خو بروجك اولا يو اتوافق اللي دكيو اوي اما دامانا بقى مدرسي دكي مانغو الى كردستان برهم دهينين ولا بابا كيف وين بس ساختتي تقصين لك ها اما تقول سبحان الله تقول تساوي دخل موا تقول تساوي دخل موا تو ساختتي دزانا والله ساختتني كاكا دربا طلب ابويا زعت ما قرديا تصايكو موضوع بس تصبر شي بقى ولا ام الصبر النما كاكا ام الدنيا بديتيا اما هنا قلت بتدقي او دزاني باب اشتم ماله ودا خم من داني ما دستي باب بتمنى هلي خلتني خايله بدستني ها دائما اقول كاكا ليله كنت تسدلي كل بابا قلت تسدلي لي باب ماله ودان اتودا زاني حدال هي الدنيا نازل ها ما اقول كاجي الليله سندبي ها كاكا دار اما 2 مليون هيتير دين 2 مليون لزاد مرشي او قرمي كذا كل دابلو بابا بلو اقصى انا قناعتنا كمنيه هي قناعتنيه كنا كاكا دا زامتو قناعتنا ناس خيار وطماطم وباينزان وكدي اوشتاني كاكا اويش تسينين مانغوش تسينين مطلوبه همش تشي لكن همش تشي برهم دينين ادي برا او ها ادي ايه بس ام زاني تم زاني سلايد ام زاني تم فلا كلاو زمداني لسلا بجدن عليلا كنت كشلوان بس والله يتمشادك نازم دوروتي بشنقو بوشتان الناس اشتم كنا كاكا دار خو بعمرنيا كاكا بعمرنيا اما لو شتي زيرتين اما لو شتي خينديت مان برو بيشتونيا توانا لي ردا خواتوانا استا همش جابو تتوانا كاكا دار مرة دورودها برين داربو كاكا دار اما انتو بندوري قديم تجيبو بندوري قديم اوه ديكو ايه داي مثلا رزيبو او مثلا بكلك ندا الزور بس اما بو اي ما كلمش معنا او بندوري دسينينو ترتيب دكنو شفتيو خيارو وارو هنال قريب رزي والله استم يعني ام قناعتك هذا بس ام شتو سلوتم بريكاكا بعدي دار شرط ابو قصينك وزفا ام سلكت لكم بس ستو سلوتك اشتم اويا داخي انقول دبينا دو شاهد بين لقى هاد قدام بدنا تساعد دنيا ايه وادي بينا دبي بين محكمه لقى من فنزبول بك بتصاوى سوار تواو تواو تواو